سەرۆک ترامپ پاشەوەی لە مانگی دیسان بریاری کێشانەوەی هەموو هێزەکانی وڵاتە یەکگرتووەکانی لە سووریەدا پاش چەند مانگی وە لە بەرامبەر کاردانەوەی یاسادانەرانی هەردوو پارتەکە و وڵاتانی هاوپەیمانان و سەرانی لەشکەر و خستەمەترسی هێزەکانی سووریای دیموکراتیک ترامپ لە هەفتەی ڕابردوو لە بریارەکەی هەڵگەڕایەوە و بریاری مانەوەی 400 نەک 200 سەربازیدا لە ڕۆژاوە. بۆ تێشخستنە سەر ئەو بریارە و کاریگەریەکانی لە ڕێگای سکایپەوە لەگەڵ نیاز حامد برایم لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری ماندووە و ئەو پرسەرامەی کرد ئاخۆ ئەوە چ جوورە پەیامێکە و چی لەو بریارە و چۆن لەو بریارە دەڕوانیت و وەڵامی داینەوە. بەڵێ سلااو ڕێزم هەیە ئەو بڕیارەی ئەم دوایی ئیدارەی ئەمریکی بۆ هێشتنەوەی 200 سەرباز لە ڕۆژاوا و باکووری سووریا پەیامێکی گرنگی ویژەوەیە کە ئەمریکا پشت لە هاوپەیمانەکانی خۆی ناکاتن و حقیقەتەشی بۆ ڕوون بۆتەوە کە ئەگەر پێشتر بە چاوی تورکیاوە تەمەشای کوردی دەکرد ئێستا لە چاوی خۆیەوە تەمەشای کورد دەکات دەزانێتن دەسەڵاتدارانی تورکیا وەک ئەو زەهنێتێکی هەیە لە زەهنێتی کۆمەڵکوژیە بۆ پاراستی کوردان پێویستیان بۆی هەیە کە چەترێکە بێتن بۆ ئەوەی لەو کۆمەڵکوژە بیان پارێزن و دیارە دەسەڵاتدارانی تورکیا نایشاندوتەوە بە ئاشکرا بەیانیان کرد کە دەیانەوێت کوردەکان لە ناو خەندەقەکانی خۆیان ناو ماڵەکانی خۆیان زیندە بەچاو بکەن. کاکەنیاز بریارێکی لەو جۆرە تا چەند کاریگەری هەیە لەسەر هاوپەیمانان و بە تایبەت ئەوروپایەکان بۆ ئەوەی کورد بە تەنیا لە گۆڕۆپانەکەدا بەجێ نەهێڵن. پێشتر ینی ئیدیۆمێکی باو هەبوو کە ژۆیە کورد تەنها چیاەکانی هەیە بەڵام ینی ئێستاکە وانە کورد بە حکمی ئەوەی ینی هەم سیاست دەکەەوە هەم لەبووی سەربازی پاراستنی ڕەوا دەکاتن و توانیوێتی خۆی بسەپێنێتن لەبەرەوە کورد وەکو هاوپەیمانێک دەبێت ناو مەشهەدی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی وەکو هێزێک یا وەکو نەتەوەیەکی بێدەسەڵات و نەتەوەیەکی دایما لە کوزانەوە نییە بەڵکو بۆ خۆی دەتوانێتن ڕووداوەکان دروست بکە بۆیە خەڵکیش حساب بۆ ئەو هێزە دەکاتن و دەیەوێت هاوپەیمانێکی لەگەڵی بەردەوام بێ وەوە لایەک لایەش کە ئەمریکا دیسان سەلماندیەوە ینی ملتەزیمە بە بەهاکانی ئەمریکا کە بۆ خۆی ناویلێنە ئەمریکان ڤالیو کە پشت لە هاوپەیمانەکانی ناکە ئەمەش ینی گرنگ بوو بۆ هەموو گەلانی دنیا کەیدی ئەمریکا ئەو هێزە نییە کە پشت لە هاوپەیمانەکانی خۆی بکات. بەس ئەو جورە بریارە چ جورە کاریگەری هەیە لەسەر دروستکردنی ناوچەیەکی ئارام لە باکووری سووریا؟ ئەو ینی ئەم هێزە ینی دەیپارێزێتن لە هێرش و پەلامارەکانی تورکیا و هەروەها ئێران و رووسیا و هەروەها ڕژێمی بەشار ئەسەدیش ینی دەتوانین وا بڵێن ئەو نارانەی ئەمریکا کە ناری گەلی کوردیشن لە باکووری سووریا و گەلانی ناوچەکەنە دیسان ینی ئەو هێزە دەبێتە بەربەست دیارە ئەو هێزە کەمە بژمارە بەڵام ئەو هێزە وەکو چەترێکی سیاسی دیپلۆماسی سەربازیە ینی ناکرێت هیچ هێزێکی کە دەرەوەی و ئەمریکا و یاخود هێزەکانی یەکێتی ئەوروپا کە لەوێ بوونیان دەبێتن تەزاوزیان بکات. بەس چ جورە کاریگەری هەیە لەسەر پلان و بریارەکانی ئەردوغان و تورکیا؟ وەلا ینی تووشی شۆک بوونە ئێستاگە هەر ڕۆژێ ینی تەسریح لێدوانێک دەدەن ئەوان بۆیان ڕوون بووە کە هەموو دنیا دەزانێتن کە ئەردۆغان خەلیفەی داعشە ینی ئەردۆغان ناوەندی تیرۆرە ینی سەدان هەزار بەڵگە ئەوە دەسەلمێنن کە ئەردۆغان لە پشت داعش و هەموو گروپە تیرۆریستەکانە ئەوەی کە دەوێت دنیا هەموو ینی بلەو تێنێ بە ئیرهاب ئەوە خودی ڕژێمی تورکیایە ئەو ڕژێمەی کە ینی ئیسلامی سیاسی یا ئیخوانی تیرۆریست وەکو مەبدە دەبینێ هیچ ینی ئاکرا بە هیچ سنوورێک ناکە و دەیەوێتن دەرەوەی سنوورەکانی خۆی ئیرهاب بڵاو بکاتە بۆی هەژمونی خۆی بسەپێنێت. کاکەنیاز کورد هەر لە دەستپێکی شەڕی ناوخۆی سووریاوە لە شەڕی
گروپە توریستە جیازەکاندا بووە و لەو پێناوەدا هەزاران لە هاوڵاتیانی سیڤیل و شەروانان گیانیان لەدەستداوە بەڵام هەروەها ناوچەیەکی وەکو دەڵێ ڕێبەری سربەخۆیان دروست کردووە و نزیکەی 28% خاکی سووریایان بەدەستەوەیە بەڵام تا ئێستا کۆمەڵگای نێونەتەوەی دانیان بەو قەوارە دانەناوە. ئایا کاتیەوە گەیشتووە دان بەو قەوارە بنیان؟ بڵێ کاتی وە هاتووە دانی پێدا بدرێەوە ئەو دروستکردنی ئەو ناوچەی ئارامەش بەشێکە یاخود دەستپێکێکە بۆ ئەوەی ئەترا بەو ڕێبەبەری خۆسەری دیموکراتی لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریادا بنێت. نیازە حەمەد برایم لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری زۆر سوپاس.